مەسئلەی انتخابات بۆ خۆی مەسئلەی ئەوەیە تا یەک جارتر ئیدارەی ئەزمەی سیاسی بکەن نەحەلی ئەزمەی سیاسی بکەن چونکە ئەزمەی سیاسی لە عێراق زۆر گوێ لە شێوازی پروپاگاندەی هەڵبژاردنەکان بگری بۆ دەرەکەوێت کە ئاستی ناڕەزایەتی خەڵک بەرامبەر بەم هەڵبژاردنەوە و بەرامبەر بە سیستەمی دەسەڵاتدارەتی ئەم زابانە چۆنە ئەو پەرلەمانی کە بۆتە نەکبەتی بەسەرشانی خەڵکی عێراقەوە ئەبێ ئەکشت کە زۆر مهمە بۆ ئێمە بتوانین کە ئەم پەرلەمانە ئەم حکوومەت و پەرلەمان هەڵوەشێنەوە ئێمە چینە دەسەڵاتدارەکان ئەیانەوێ خەڵکی بۆ ڕاکێشن و جارێکی تر ئیعادەی نەزم بکەنەوە و دەنگی خەڵک بکەنە ڕێگایەک بۆ شەریعەتدانەوە بە نابەرابەری و نایەکسانی و سەرکوت و هەژاری ئومێدیان نییە بە هەڵبژاردن ئومێدیان نییە بەم حیزب و دەسەڵاتە و ئومێدیان بۆ نییە ئاڵوگۆڕێکی سیاسی پێش بێت لەم هەڵبژاردنەیە دەنگی خەڵک بەدەستبێنن قانونیەت بن بە دەسەڵاتێک دوایی بڵێنەوە دەسەڵاتی ئێمە حکوومەتی مۆقەت نییە حکوومەتی کاتی نییە حکوومەتێکی هەڵبژێراوی خەڵکە بە هەرحاڵ سەر قفڵانەی ڕێی خەڵک وەرگن بۆ دەسەڵاتێکی مافیایی کە هەیەە ئەوان شەکیان لە نتیجی هەموو شتێکی تر هەڵداوەمان لەناو قیادەی حیزبەکانی خۆیانە قۆڵ ناکەنیشە سەر لە قەبکەوت بەرزی بکاتەوە چجاوی لەنێو دەروی خۆیانە حەزابێک بێن و بڵێن ها ئێمە خەڵک گەڵین ئێوە لەگەڵ ئێوە نەبێ و لەگەڵ ئێمە بێ ئەو شعارەتانی کە ئەیاندا لە عێراقا ئەیانوت نابوار هەمووی ڕاستەکەیەوە خۆی بۆ خۆی نایەکی گەورە بوو ئەم ئەحزابانەکە فەزایەکی میدیایی وایان بەگەڕخستووە واتای ئەوە ئەگەینە سەلمێنەری ئەو واقعەتەیە کە کۆمەلگا بەشداری لەم هەڵبژاردنەدا بە ڕێژەیەکی زۆر زۆر کەم ئەگەر بکات بۆیە بەڵێ بۆ شکست پێهێنانی ئینتیخابات بەڵێ بۆ ڕێکخراوبوونی جەماوەری لە خوارەوە بەڵێ بۆ تێپەڕاندنی ئەم پرۆسیسە فاشلی کە ئەحزاب لە ئەسەر تاسەری عێراق کوردستانەوە بەرزتیان گرتووە و کۆمەلگایان تووشی گەورەترین گیرۆدە کردو و توش پاش و پاشگەڕانەوەیان بەسەردا سەپاندووە ئەم جارە نۆرەی هاتنە مەیدانی خەڵکە و پێشمەرجەکانیشی ئەوەیە کە ئەو پرۆسیسە وەسیلانەی کە ئەحزابی بورژوازی بەرزتیان و یەکێک لەوانە هەڵبژاردنە بە شکستی بیکێشە